بناو پەرلەمانی کوردستان دنیاە ئەگەر هێزێک سەد جار بڵاو بێتەوە ئاسانە. البته سەرکەوتن بۆ ئێمە بەخێرهاتنی کۆمەڵی گەنجانی وڵات پارێز دەکەم. ئەم سەردانیکردنی ئەوان هێز و مۆڕاڵێکی بە من بەخشی کە بتوانم بەردەوام لە خەباتی مەدەنیانەی خۆم لە مانگرتن دژی گۆشەگیری سێڕێبەری گەلان عەبدوڵڵا ئۆجەلان. خەباتی گەنجانیش هەمان ئەو خەباتەی منە کە پێشم کوستەوە، خەباتێکی مەدەنیانەیە بۆ ڕێخستنی کۆمەلگا و ڕێخستنی گەنجان و بە ئاگاهێنانەوەی و گەنجان و گەیاندنی فکر و فەلسەفەی ڕێبەری ئێمە بە گەنجان و ڕێخستنەوەیان لەسەر ئەساسێکی ئەخلاقی. بەڕاستی ئەرکی ئەوان زۆر قورسە، زۆر تااقەت بڕووکێنە. ئەمە من هەمیشە هیوان بەو گەنجانە هەبووە، هەمیشە باوەڕیم بە توانای گەنج هەبووە، هەمیشە جیاواز تەماشای توانەکانی گەنج دەکەم. دەزانم ئەوە گەنجن کە دەبنە داینەمۆی گۆڕانکاریەکان بەرەو باشترکردنی ژیانی کۆمەلگا، بەرەو ڕێخستنکردنی کۆمەلگا، بە تایبەتی چینی گەنجان کە ئێستا لە گێژاوێکی فکری و سیاسی و ئەخلاقی کۆمەڵایەتیە ژین، دەبێ ئاگایەکی قولا دەژین کە پێویست دەکات بە کۆمەڵێکی وەها گەنجی ڕوحسوک و خوێنگەرم کە لە خەمی ئەو گەنجانەیە بن بۆ بەڕێخستنکردنیان و بۆ دیسانەوە پەروەردەکردنی تاک بە تاکی ئەوان بۆ ئەوەی بیان خەنە خزمەتی کۆمەلگاوە و ببنە داینەمۆی گۆڕانکاریەکان، ببنە وزەیەک بۆ کۆمەلگا، ببن بەوەی کە بتوانن مافی کۆمەلگە بدەن، نەوەک ئەوەی کە بنە بار بەسەر کۆمەلگاوە. دیسانەوە من بە خێراتنیانەکەم بانگەوازی لە تەواوی ئەو گەنجانەژەکەم کە هاوشێوەی ئەم گەنجانە توانایان هەیە بێنە ڕێزی ئەم گەنجانەوە و خەبات بۆ کۆمەلگای ئێمە پێشخن کە خۆنەویستانەیە، خۆبەخشانەیە، هیچ پاداشتێکی تێدا نییە. ئەمە کەسێکیش کە بتوانێت خۆبەخشانە ئیشی و کاری و خەباتی خۆی پێشخا، دڵنیام بە پێی مێژووی ئەوانەی کە خۆبەخشانە کاریان کردووە گۆڕانکاریان بەدیهێنا و مێژویان لە کاتێکی دیاریکراوە دەستکاری کردو گۆڕی و یاخوا بەخێر بێن سەرچاوی ئێمە سەرسەر. سڵامان بۆ هەموو ئەو هەواڵانە هەیە، هەم لە زیندان و هەتاکو دەرەوەی زیندان دیسان هەتا ئیمراڵی ینی سەرکەوتن بۆ خەباتیان ئەخوازین و هیوادارین کە سەرکەوتن ینی هی ئێمە بێ بە دڵنیاییشەکەی ئێمە بێ. ئێمە ئەتوانی لەو چوارچێوەیە ینی دیسان بابەتێک کە لێ باز بکەین، ینی هێرشکردنە سەر دایکانی ئاشتیە کە لەم ڕۆژەدا ئەبینین ینی پێشنگایەتی هەموو کۆمەلگاکەن لە باکووری کوردستانە، بە تایبەت کۆمەلگای کورد. ئێمەش لەسەر ئەو بنەمایە دیسان ینی ئەتوانینەوە بڵین بە بەرخۆدانی دایکان و بە بەرخۆدانی هەواڵانی مانگرت و دیسان بە پێشنگایەتی گەنجان، هەنی ئێمە داواکاریمانەوەیە کە هەموو گەنجانیش بێن خاوەنداریەتی لە هەموو بەرهەمەکانی کۆمەلگا بکەن و بتوانین ئەم خەباتە سەر بخەین. دیسانیش بۆ هەواڵ هەرێم پێشەنگی ینی مانگرتوانی باشووری کوردستان